بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ماندوونە بنەم کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکە بە خزمەتان ئەگەمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەیەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک باس دەواکەین. ئایا هەولێر و بەغداد جددین لە گفتوگۆکانی نێوانیاندا؟ لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەرکەوتون، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام و فەیسبووکەوە ئەتوانن کۆمنتەکان بنووسن، کۆمنتی خۆتان بنووسن و ڕاوسەرنجی خۆتان بڵێن تاوەکو ئێمەش لێرە لە بەرنامەکە بیخەینە ڕوو. خۆشەویستان و بەڕێزان، معلومی هەموو لایەکە لە ڕابردوودا چەندین جار وەفدی هەرێمی کوردستان ڕۆشتوونەتە بەغدا بۆ قسەکردن لەسەر پێدانی موچە و دەرماڵە و شایستەدارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە مافی خۆی زانێ بەپێی دەستور لەلایەن بەغداوە پێی بدرێ. بەغداش لە هەمان شێوە داوای کۆمەڵێک داهاتی کردووە کە لە هەرێمی کوردستان هەیە، وەک داهاتی نەوت و دەواازە سنوورەکان و داهاتی ناوخۆ. هەرێم ئەڵێ ئێمە مافی ئەومان هەیە کە ئەو داهاتە نەجێڕینەوە و بەغداش دەبێ پارەمان بداتێ. بەغداش ئەڵێ نابێت بەو شێوازە، دەبێ ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیە بەشێکی بگەڕێتەوە بۆ بەغدا، بەغدا بە شێوەیەکی مرکزی دابەشی بکاتەوە بەسەر هەرێمی کوردستانە. لە ساڵانی ڕابردوو تاوەکو ساڵی 2014 حکوومەتی عێراق سەدا 17 بودجەی دەنات بۆ هەرێمی کوردستان، دواتر کەمی کردەوە بۆ سەدا 12 پۆینت هەندێک. ئەمەش ناڕەزایەتی لێکەوتەوە، بەڵام لە ئێستادا ئەو سەدا 12 نایە کە بەغدا لە ڕابردوودا ئینات بەهۆی ئەوەی هەرێمی کوردستان پابند نییە بەو ڕێکەوتنانەی کە لە نێوانیاندا ئەنجامەدرێ. یەکەم پەیوەندی وەرەگرم، کاک محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی. کاک محمەد کاتە و باش. هەموو کاتت باش کاک محەممەد گیان، لە خزمەتم. سپاس دەکەم. وەڵا کاک محمەد من بۆ هیچ باش ناڕوانم، نەوەخوا هیچ باش ناڕوانمە نێوان گفتوگۆکانیان، هیچ ناگەم بە هیچیش. ئەگەر ڕێگەم بێ شعرێک ئەخوێنمەوە، ئەگەر ڕێگەم بێ کاتوە درێژکەی تۆ. فەرموو فەرموو. سڵاو ڕێزم بۆ کاک محموود، پەیوەندیم پێ قسە بکەین دوو بە دوو، باسی دەکەین گەندەڵی حکومەت، پێیان دەڵێن ئاوا ناڕواتە ئەبەد، دەریان ئەکەین لایان دەبین لەم کوردستانە، ئەو کات بزانین کوێ شوێن و مەکانیانە، ئەبێ بڵێن حەسبونا الله وەنیعم الوەکیل، تەنها لای ئەوە کلید. پەیامی خۆم دەگەیانم لە ڕێی دوانگەی خەڵک بۆ حکومەتی بێکەڵک، لە کۆتاییدا ڕێزم هەیە بۆ بەرنامەی دوانگەی خەڵک، حکومەت بێگوێ ئەم قسانە نیەتی کەڵک. هەر بژیت کاک محەممەد گیان، دەم خۆش، زۆر سپاس بۆ ئەو شێعرە جوانە. سپاس دەکەم، سەرکەوتوو بی ئینشاءالله، خی گەورە بۆمان چاکە ئینشاءالله. دەست خۆش بێ. کاک مەریوان وەرەگرم لە چاکسازی گەورانی سلێمانی. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. ئەم کاتتان باش. هەموو کاتت باش کاک مەریوان گیان. لەسەر تۆرەکەت قسەیەکم بەڵام دوای تۆرەکە گەڕێم بێ تۆزێکی لەسەر چاکسازی قسە بکەم. مەمنون. بە کورتی لە خزمەتان فەرموو. زۆر سپاس دەکەم. لەبارەی تۆرەکەوە کە لەبارەی حکومەتی کرێم و حکومەتی عێراقەوە، ئێمە کەسی شیا و باشمان نییە تا بتوانێت بڕوا لەوێ دانیشێ لەگەڵ یانە پرۆژێکی باش پێشکەشکە کە بتوانین سوودی بۆ گەلی کوردستان هەبێت. بەڕاستی کەسی شیا و ناڕوات، ئەو کەسانی کە ڕۆن بەرەو ئەوێ ئەکەونە ڕێک کەسی شیا و نین، لەبەرەوەیان بینی لە تەلەڤیزۆنەکانە ڕۆن لەوێ یا بەدەستی بەتاڵەوە گەڕێنەوە یا بۆ پۆست و پارە ڕۆن. ئەوە لەبارەی تەوەرەکەتۆ. لەبارەی زیندانی چاکسازی گەورانی سلێمانی شۆمەوە قسە بکەم ئەگەر یارمەتیم بێت. فەرموو. سپاسەکەم. بەڕاستی ئێمە ئێستا بۆ لەم ڕاڕۆی ئێمە 20 نەفەرین 22 نەفەرین کە لە کەناڵی بەڕێستانی شۆ تا ڕادەیەک ئاگادارن نەخۆشی ڤایرۆزی جگەرمان. ئێستا 3 نەفەر عەلە ئەساس کراونەتە لامان کە نەخۆشی کۆرۆنایان هەیە. ئەڵێن فەحسەکان جوابی نەهاتۆتۆ. باشە ئەگەر فەحسەکان جوابیشی هاتۆ، گرنگی ئەگەر نەهەی بوو بۆ ئێمە زۆر خەتەرە، لەبەرەوەی ئێمە نەخۆشیەکانمان درێژخایەنە. ئێستا بەڕاستی چاکسازی گەورانیش کێی کەوتووە بەڕاستی. جا ئێستا ئێمە ترسمانەیە وەکی خەڵکی زیندانی ناو چاکسازی گەوران ترسمانەیە. بەڕاستی ئەم نەخۆشیە بڵاو بۆ تۆ لێرەشە. باشە. خۆی کێشەی ئێوە لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین بەڕاستی بێن بەهانامانەوە و داوا لەو بەرپرسە دڵسۆزانەیەکەین ئەگەر هەیە
بەڕاستی بێن بەهانامانەوە و داوا لەم ئەندام پەرلەمانە بەڕێزانەی ئێوە شەکەین کاکە بێن بەهانامانەوە هیچ ئەوانەی دەسەڵات نەهێنمەوانەی ئۆپۆزیسیۆن بێن بەهانە نەمانەوە کاکە بەش شتێک مامەگۆ وەڵ ئێرە هەمووی کوڕی فەقیر و هەژارە لێرە زۆر باشە کە لەم زیندانە داوانێکیان کردووە شایانی ئەو حکومانە نین کە خواردیوانە خۆتان لە هەموو شتێک باش دەزانن کە یاسا سەرۆر نییە لە وڵاتەیە زۆر باش کاک مەریوان من حەزەکەم شتێک بە جەنابەت بدەم تێبینیەکانت جوانە پەیامەکەت گەیشتووە زۆر بە جوانە ئەندام پەرلەمانە بەڕێزانەی بەڕێزتانەکەین ڕۆژانەکەین بێن بەهانامانەوە بەڕاست زۆر باشە کاک مەریوان زۆر سپاس لە خزمەتە هاتم ئەوە بڵێم ئێمە لە بەرنامەی دوانگەی خەڵک هەوڵمان داوە زۆرترین کات بۆ ئێوە تەرخان بکەین بۆی پەیامەکانتان بگێنن کە بەڕاستی لێرە و لەوێ هەندێک جار قسەش هاتووەتە سەرمان کە بۆ ئەوەندە زیاتر باە خەدەن بە چاکسازی گەورانی سلێمانی لەبەرەوەی پێمان وایە ئەگەر بەشێکی بە حەقیقی و بەڕێی قانون و یاسا لەو شوێنە بێ لەوانەیە بەشێکی کەمی زوڵم لێکراو بێ و بە شێوەیەکی ناعەدالەتی لە چاکسازی گەوران بێ ئەمەشمان هەڵگرتووە بۆ ئەوەی ئێوە قسەی خۆتان بکەن هەر کەسە و پەیوەندیەکە ڕاوسەرنجی خۆی لە دوانگەی خەڵک ئەم سەکۆیە سەکۆیەکی ئازادە بۆیە با بە ئازادی بمێنێتەوە لە خزمەتان هابین. باوکی محەممەد لە سلێمانی گیان باوکی محەممەد لە خزمەتام جیانەتان پەیوەندی وەرگینسا کاکە گیان فەرموو کاک محمود جان کاتت باش کاکە گیان عەلەیکە سەلام سەر هەردوو چاوم کاتت باش لە خزمەتام بەڕێزی چاوەکەمیت دامەت بیاخوا وڵی بەڕێزی من جەنابتان بەرنامەکەتان لەسەر دوانگەی خەڵک بڵێن ڕێکوتنی هەرێم و بەغداد بەڵێ جا من پرسیار لە جەنابتەکەم ئەوانە بەس چ ڕوویەکۆ یعنی چۆن ڕوویانێت دوای ئەم هەموو شکست و ئەم هەموو زوڵم و زۆرداری و نەعەدالەتە چۆن ڕوویانێ شتەوە بەغا و کێشەکانیان لەگەڵ بەغا چارەسەرکەن جوانە کاتێ بوو هەر ئەمانە نیانە و بەغام و فلیسە و ئیسەکە گوڵۆلان کەوتۆتە لێژیەوە ئەم جارە هانا بۆ بەغابن باش یعنی بەڕاستی ئەمانە شەرمەزارە من ئەڵێن سەرۆکی هەرێم ڕۆشتە بۆ سویسرا ساعاتێکی بۆ کوڕەکەی گڕیوە بایی 2 میلیۆن دۆلارە خەڵکی ژنان نییە بیخوات ئەوەش ژیانی موچەخۆران ئەوەی ژیانی بناو بازار وڵای وەرە ناو بازارە هەر لە ناو بازارە ئیشەکەین قەنەعەتکە گریانت دێ بۆ کاسبکار و دوکاندار و شتانە بەڕاستی ینی خەڵک وەرزی زۆر شڕە خەڵک زۆر وەرزی وێرانە ئەڕۆن لە گراندگی و تێز و 200 دەفتەر دۆلار دێن بە سەعاتێک و یعنی ئەو خەڵکیش بێز و حرمەت مێ بۆ جەناب بەجێگران سادی ئاشتیەوە خەڵکە نەگەن هەر ئاژەڵاین لەگەڵ ڕزماکەواڵێ ئیتر یعنی لەگەڵ بەداچی بەغداد عاقڵ بێت بەخۆڵێک هەرچی داهاتیانە بە گومرگ و بە خاڵستنووری و بەنێوت و حەسمی یعنی بەغاش ئەمانی بۆ دەرگەوتە براشیرینەکەم پێویست ناکە ینی خەڵک خۆی بخڵەتە نێزانی ئەمان کە وەزیان کەوتۆتە لێژی و خەریکی گەندەڵی و فەسادی و باشی محەممەد باوەڕ ناکەم باشی محەممەد هەروە بە شێوەیەکی باش بەڵێ گوێ لێمە باوکی محەممەد یا خزمەتام فەرموو بەشێک لە هاوڵاتیانی هەرێم پێیان وایە کە بەغداش ڕاستگۆ نییە لەگەڵ هەرێمی کوردستانە نازام لەسەر هێڵماوە منوکو خۆم یعنی ڕێزمەیە بۆ کەسانە بڕاستی ئەو شتەوانێ باشە تا عەبدولمەهدی بوو بۆ ماڵی موچێنار باشە خۆم کابرا 400 ملیارنا ئەی چی لێ هاو باشە یعنی ئێمانە بۆ ڕاستگۆنی لەگەڵ خەڵکە ئەمانەیەکی بەلانی کەمەوە 15 کەناڵیاندانەوە ینی ماغانە بە ملیار دۆلار ئێوێت ئێم پارە لەکوێ هەیە بۆ ئەمانە وەڵی بەغا من ڕێزمەیە وەکو هۆمەڵم بەغا ڕاستگۆی بەس ئەمانە درۆکەن ئەمانە فاسدن چۆن نەزانی باوکی محەممەد ینی ئەمانە درۆکەن بەخوا بەغا باشە با من پرسیارە لە تۆ بکەم چۆن نەزانی بە ملیۆن دۆلارەدەن بۆ کەناڵانە گیان چۆن نەزانی بە ملیۆن دۆلار لەو کەناڵانە خەرجەکەن وەڵاهی کاک محمودەوەی سە بڵین جەنابتان سێدەکەی کەناڵێکتانەیە نمونە پێشەش کوتیشتانەیە چۆنەڵی لە ڕەمەزانان داوای خێر و سەداقە لە خەڵکەکەن خێرە ئەمان یەکی بەلانەکەم وردە 15 کەناڵیاندانەوە چەند خەڵکیانەیە لە وڵاتانە پەیامبەر باشە ینی بەچی بەڕێزی و ڕۆژنامەنووسێک دەست خۆش تەواوە دەست خۆش بێ سوپاس دەکەم باوکی محەممەد سەرکەوتوو بی ئینشاءالله کاک شۆڕژ وەرەگرم هەر لە سلێمانی عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەکەتان سپاس بۆ جەنابەت کاک شۆڕژیان بە بڕای من گفتوگۆ لەناوی هەرێم و بەغا چەندین ساڵە هەیە هیچ ئەنجامێکی نییە و پێشم وای نییە
نهرم راسي ونا حكومة عراقي همیشه هم گفتگوانه نهێنی بوون و لە شوارچێوەی یعنی بەرژەوەندی چەند کەسانێکە کۆبووەوە و هەمیشە بە نهێنی ماوەتەوە بەڵام من سەرم لە شتێکی تر سوورماوە بازۆر ئەستەمە بە حکومەتی عێراقی و مەشغوڵ نەکەین ئەمڕۆ هەواڵێکی ترم بین لە حکومەتی هەرێمەوە لە یەکێک لە چاپێکوتەکان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ڕوودا و لە سەعات 12 یەکێک لە ئەو کەسانی کە چاپێکردنەکە وتی موچەی مانگی 3 و 4 و 5 و 6 کۆتایی هاتووە موچە لە مانگی 7ەوە دەست پێ هاتەوە بەڵام کێشەیەکی تریش هەیە لە مانگی 7 یا لەسەر مانگی 7 ئێمە لە مانگی 7 موچەی مانگی 2 هەر دیسکێچەی موچەی مانگی 7 بۆ مانگی 8 دواکەوە واتە من مەبەستم موچەکە نییە زۆر مەبەستمەوەیە یعنی هەرێمی کوردستان واتە دەسەڵات لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکە یاری لە خەڵکەکە هیوادارم ئەی هەل چییە کاک شۆڕش هەل ئەوەیە مرۆڤەکانی ئەم وڵاتە تێ کرد بەڵام چێتیان پێێنە کێژێمیتمەکە ئەلمە ئێستا لەم وڵاتی ئێمە یعنی دەسەڵاتێک هەیە کە خەڵکە چۆسێنێتەوە بەڵام پێشەکەوەیە کەس نییە بە ینی چارەسەر بۆ دۆزێتەوە ئەم وڵاتی ئێمە پێویستی بە سەرکردایەتێکی پتووی باش هەیە بۆ ئەوەی خەڵک تێبگەێنێت لە دۆخە ئێستا بۆ پەلبوونە ئۆپۆزیسیۆنیش دیارە هیچ چارەسەرێکی نییە واتە بۆ بڵێین بێدەنگە وەکو بڵێین مۆمیا کراوە چونکە لەوان پێم وانە هیچ چارەسەرێکی لابێ بۆ ئەم بارودۆخە باوەڕ ناکەم وازوش چارەسەرێک دەربکەوێت چونکە بە هەموو لایەنەکە بە هەموو جۆرەکان هەرێمی کوردستان ئێستا هەرێمێکی بچووکراوەی یعنی زۆر ئەوەیە کە ناتوانانی ئاسۆیەکی ڕوونی تیا ببینی چ لە دەسەڵاتەوە چ لە ئۆپۆزیسیۆنەوە چارەسەرەکان زۆر خۆشن پێم وایە چەندین ساڵی تر ئەخرانێت هەتاکو ئاسۆیەکی ڕوون دەدۆزینەوە هەتاکو سەرکردایەتێکی پتە و دروست دەبێتەوە چونکە من پێم وانە لە ئێستادا هیچ بەرەیەک هەبێ بتوانێت خەڵک وشێن بکاتەوە تەنانەت کەناڵەکەی ئێوەشەوە چونکە کەناڵەکەی ئێوەش لە چوارچێوەیەکایە ئایا توانای دارایی کەمە ئایا ینی پسپۆل کەمە ئایا یاخود بەرنامەکان خۆی وا ئەخوازێ ئەوە نازانێت لە لای خۆتانەوە توانجان چونکە بۆ ئەم جۆرە بەرنامانە خەڵک قساکە ئەوەیە کە قسەی دڵی ئەکات و دوای چەند سانیەکی تر ئەچینەوە هەمان بارودۆخەکەی پێش بەرنامەکە هیوادارم خەڵک ئیتر وشار بێتەوە لە ڕێگای تاکەوە چونکە وەکو سەرکردایەتی وەکو بەرەیەکی وشاری بۆ خەڵک ئەوە نەماوە لە هەرێمی کوردستان ئێستا زیاتر بەرژەوەندی تاکە کەسی زۆر زاڵ بووە بەسەر خەڵکە یعنی ئاسۆکیان زۆر قورسە هیوادارم ئێوەش لە کۆڵەوە لەسەر ئەم جۆرە شتانە بکەن ئایا موچەی پێنجمان چی بێت یعنی لە نێوەڕۆ مەسەری کەناڵەکانەکەم ئەم هەواڵە بەگەرمی بڵاو لەبووە موچەی 3 4 5 6 نامێت موچەی مانگی حەوتیش ئەچێتەوە مانگی 8 واتە مانگی تر هەر دواکەوێتەوە یعنی حکوومەت بە ئارزوو خۆی یاری پێکە یا وەک پێش وتی هیچ مەبەستێکم لە موچەی نییە بەڵام مەبەستم لە یاریکردنەکانە ئەم یاریکردنە بۆ کەناڵەکەتان ئەم شێوازانە جیندوناتە لە بەرنامەی لە هەواڵەکانە یعنی گرنگی پێ بدەن ئەم جۆرە یاریکردنانە زۆر خەتەرە بوون لە مجتەماع زۆر دەست خۆش کاک شۆڕش زۆر سپاس بۆ پەیوەندێکت بە قەناعەتی خۆم ئەوەندەی کەناڵی پەیام سوورە لەسەر ئەوەی کە گەندەڵی و بەندەڵی ئەم حکوومەتە دەرخا هیچ کەناڵێک لە کوردستانە ئەوەی نەکردووە و پێم وایە باجی زۆر گەورە و قورسمان داوە وەکو کەناڵی ئاسمانی پەیام ئەو بەرنامانەی ئێمە تەرخانمان کردووە بۆ باسکردنی قەیرانی دارایی و گەندەڵی ئەم حکوومەتە بەڕاستی ئەگەر بنووسرێتەوە لەوانەیە دایان کتێبی لێ دەرچێت ئەوە واقع دایکی بینایی وەرەگرم لە پێنجە سلام علیکم دایکی بینایی چاچی باشی خوشی بەڕێزم زۆر سپاس خوا لە تۆش ڕازی بێ ئینشاءالله زۆر مەمنونە دایکی بینایی ڕات چییە لەسەر ئەو تەوەریکە دامانناوە دایکی بینایی سەوتە 12 ناگاتە ئێمە یان شوێنەکەت بگۆڕە یان ئیتر شتێکی لێ بکەوە الحاصل
خێرە دەگا بەڵێ جان سپاس دەکەم ئێستا باشە بەڵێ ئینشاءالله سپاس دەکەم زۆر باشە فەرموو بەردەوام بێ دایکی بینایی دایکی بینایی گەورەی نواندووە پەیوەندیت کردووە بە بەرنامەکەەوە بەس وەڵاهی وازەح نییە سەوتت لێت تێناگەم یعنی ئەگەر پەیوەندی بکەیتەوە بۆی سەوتەکە وازەح بێ باشترە با لە خۆ بەڵێت بۆ نەکەم ئاوات بۆ نەکەم هەتاوەکو بە وازەحی لێت تێگەم زۆر داوای دەبردنەکەم ئەبێ بمان لە خزمەتام کاگێرش وەرەگرم لە چاکسازی گەورانی سلێمانی هەموو کاتت باش کاگێرژیان سپاس دەکەم زۆر مەمنونم دەنگت بەرزکەرەوە کاگێرژیان گیان لە خزمەتام لەوانەیە لای تۆ بێ وەڵا لای من ئەیبی نییە یەک سەماعی ئەوە نیان بۆ داناوم وەڵڵای ئێمە لە چاکسازی وەرزیگەی 1350 کەسی تایە بەڵێ زۆر بەمان تووشی کڕۆلە و ئەم نەخۆشی بەتایە بووین بەڵام هیچی لەگەر کەسا ڕاست ناکات ڕاستیەکەی کەس بە کەس ناڵێ هەر قاعید نەفەری تایە ئیسا ئەوە تا لای ئێمە تووشی کۆکە و هەڵامەت و هەتا بووە کەس ئێمان ناپرسێ زیێت دوو دەنک حەقمانەیەنێ و ئەڕۆنە دەرەوانێ بەڵێ دژن سەرپەرشتیمانەکە ئەوە نییە بڵێ زەلامێک گێت دکتۆرێ شتێک گێت باشە کاگەنەمان و نیوە ئێمە مواجەمان نییە لە ڕێ کەناڵەکەیەوە بکە بە خاتری ئەو قورعانە لە بەردەستایە شتێکمان بۆ بکەن بۆمان زۆر کرد شتێکمان بۆ بکەن بە شتێک کاگێرش جان با من پرسیارێتە لە جەنابەت بکەم تا ئێستا بە نەخۆشی کۆرۆنا لە ناو ئێوەیە کەس وەفاتی کردووە وەفاتی نەکردووە بەڵام بووە ئەلحەمدولیلا نەوەڵات وەفاتکەی باشترە چوار دانەمانە کەس و کارمان نەدیوە وەڵای ئەوە ژیان نییە کشتمان تووشی نەخۆشی بووین بۆ هەرەوە نییە برا بڵێ شێتم وەڵی تووشی نەخۆشی نەفسی بووین دەرونی بووین تێک چوین یعنی هەموو ماڵ و بناڵمانەیە تاوانێکمان کردووە بە جۆرەی تاوانەکەی خۆمان کەوتوین لێرا کەس لێمان ناپرسێت نە حکومەتێ نەیەکێ نە بەرپرسێ نایە بەدەنگمانەوە گوێستانخانیەت لەوێت و تێ نەفەرە بینێت و لێ ئەڕوا هیچ تێ ناڵێ بەڵێ ئەوەی کە ئەویش دێ پرسی هەر نەفەری خۆیەتی قەناعەتکەی سژنەکە نییە بەڵێ ئێتر دەرخۆشی لە بەرنامەکەتە کە وەک برایەکی باش وەک بەڕێزێ لە ڕێ کەناڵەکەی ئێوە بیکە بە خاتری ئەو قورعانە لە بەردەستا شتێکمان بۆ بکەن بە ئیزنی خوا ئەوە ئیتر من وعدیەوەتە دەمێ لەم بەرنمەیەوە دەنگت بگاتە شوێنی خۆی ئیتر ئەوە پەیوەندیە ئەیکەین ئەوە بەرنمەیە پێشکەشی ئەەکەین ئەوەیە دەنگە ئەیگەێنینە خەڵک ئیشەڵا هەرچیەکمان پێ بکرێ سووری ناکەین هەموو ئومێدێکمان دێون هەموو ئومێدێکمان دێون دەتر لەبەر خوا خوا بەهاناتانەوە بێ ئیشەڵا ساڵە لە کابرا لێرە ئەیدامە کەوتووە کەس دەی ناپرسێتەوە هیچ شتێ نییە ڕاستیەکەی وەڵاهی ئێمەش پێمان ناخۆشە خۆی گەورە 6 مانگە لێرایە بۆ شتێکی بەسیت حاکم چووە پێ 6 مانگی حکوم داوە ڕاستەکەی خوا ڕەحمکە هاوارەکەین بۆ خوا بۆ ئێوە بۆ خوا نەجاتمان بوون ئە لێرا دەنگمان بگەێنە شوێنێکی دیاریکرا و لێمان بپرسن خوای گەورە ڕەحمتان پێ بکە و بەسەر ئەو چاوانم خۆش بێ مەمنونی تەلەفۆنەکە ڕێزمان هەیە کاگێرژیان کاک عومەر هەر لە چاکسازی گەورانەوە کاک محمود جان سلام علیکم سلام ورحمة الله وبركاته کاک محمود جان ببوورە لەسەر تەوەقەی تۆش نییە بەڵام وەڵی وەزعی زیندانی زۆر خراپە بۆیە لەسەر تەوەرەقەی تۆ قسە ناهێنوەمانەیە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەی ئەوە دەنگمان بگات بەڵێ کاک محمود جان ڕاستی ئەمە لەم سژنە کۆرۆنامان توش بووە ئەو کەسێکە لەسەر نانەوەکەمان بووە سژنیە خۆی تووشی کۆرۆنا بووە خۆی و هەموو قاعەکەی کرا من بە ژووری تاقەکەسیوە وەکو کەرەنتین بڵێ بەس ئایا ناتون سەری لەم خەڵکەی تردەن کە هەمووی تووشی نەخۆشی بووە من لە قاعەیەکەم 4 نەفەرمان 3 ڕۆژە نەخەویانەیە نەخواردنیانەیە نەخیشتیە تەلەفۆنەکەین دکتۆر نییە لێرە
يعني بالراسية يعني بالشنازير ما بنزلنا بوين داور كان على بالراسية ولكن لاني بعندي دار ما بودير نفس الخد بشكم اخوان دانت فوق عفوات ان شاء الله دەست خۆش بێ کاک عومەرجان سپاس بۆ پەیوەندەکەت خی گەورە ڕەحمکە ئینشاءالله سپاس بۆ پەیوەندەکەت لە ساغ و سەلامەت بن خی گەورە لە بەڵاو مصیبەت دوورتان خا کاک فەرهاد وەرەگرم لە شاری هەولێر السلام عليكم وعليك السلام ورحمة الله پرسیارەکە زۆر گرنگە بە دیارە لە فەنای پرسیارەکەی بەرەو چاکسازی ڕۆیی بەڵێ ئەو پرسیارە دوو وەڵامی هەیە بە کورسی یەکەم ئەو کەسانەی هەر هەمووی نا بە زۆربەی ئەوانەی دەستنە بەغدا بۆ گفتوگۆ هەر دەکەم لە ئاوازن لە بەرامبەر ئەو عەسابانەی ئەو شیعە بێدینانە بەڵێ هۆکاری دووەم ئەوەیە بەداخەوە کە خەکەکەیە ئێستا نوێنەری کوردە و لە پەرلەمانی عێراقا زیاتر عێراقیاتی دەکات بەڵێ يعني هەموو خەڵک ئاگادارە طبعا هەولێر سلێمانی دۆکە خەرکێک چووە بە حکوومەتی عێراقی گوتیە پارەی لە کوردستان ڕەوان مەکە کابراوەکی لە حزبەکی دەبتەوە لە شەخصەکی دەبتەوە ئینتیقام لە ملەتەکەی دەکات تۆڵە لە ملەتەکەی دەکاتەوە بەهۆی مۆسەقە و هیچ کەس ناتوانێت ئینکاری بکە کە بەداخەوە خەڵکەس لەسەر حسابی ملەتی کورد چووتە بەغدایە بە حکوومەتی عێراق دەرێ پارەی لە کورد ڕەوان مەکە و دزی و سزی هەیە و ئێستا 6,000 بەس حەجمی شەعبی فەضاییەوە دکتۆر کاک دکتۆر مستەماعەمەی باشتر بەهەرحاڵ لەخوای پەروەردگار داواکارین بە چاوی ڕەحم تەماشای و ملەتە کوردەکە ئامین کاک ئەحمەد یەک پرسیار لە جەنابەت بکەم بەرێ فەرموو بۆ خۆت قەناعەتت چۆنە بۆ خۆت ئێستا تۆ وەکو هاونیشتیمانیەک و هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بۆ خۆت قەناعەتت وایە ئەو پارەی لە بەغدا دێ بە دادپەروەرانە دابەش دەکرێت بەسەر خەڵکدا قەناعەتی خۆتم دەوێ ئەتوو لێگەڕێ ئێستا ئەمن لە چی بەرنامەیەک دام و لە چی کەناڵێکەوە بەرنامی پێشەژەکەم بەڵێ قەناعەتی خۆت ئەلو کاک ئەحمەد گوێم لێتە ئەلو گوێت لێمە بەڵێ من گوێم لێتە کاک فەرهاد عەفوەن بەڵێ کاک فەرهاد گوێم لێتە پرسیارەکەی قەتە بوو زەحمەت پرسیارەکە دووبارە دەکەمەوە ئێستا بۆ خۆت قەناعەتی خۆت چی دەڵێ ئەو پارەی لە بەغداوە ئەگەر بێتە هەرێم حکوومەتی هەرێم دابەشی دەکا بەسەر خەڵکدا بە دادپەروەرانە ئاو نا ئاو نا نەخێر بۆ بەڵێ و بۆ نەخێر دزی و فزی هەیە کەس ئینکاری دزی و فزی ناکا بەڵێ ئەوە یەک دوو نەخێر لەبەر ئەوەی کۆمەڵە اتفاقاتێکەیە لە نێوان هەولێر و بەغدا کە کاتی خۆی مۆر کرایە ئەوانە لە بەغدا لێ هەگەڕاینەوە لۆ وێنە فرۆشتنی نەفرێت ئێوە اتفاق کاکە خۆ هەموو شتەکان بە تەوقیعی سەر و وەزیرەکانی عێراق یەکێک کرایە ئێستا لێت پەشیمان بوویتەوە باشە ئێستاکە ئەوانە هەموو لە عەدابە لە یامز لەو ڕێگەی لەگەر دەنابتم دزی هەیە ێ باشە کاکە خۆ پێشمەرگا بینارێن بەشەکە لەوەی عێراق ێ کاکە فیشەکە چانەدایتە پێشمەرگەی کاکە مەسەلەکە حەقدەچی باشە کاک فەرهاد یەک پرسیاری ترەکەم یەک پرسیاری تر کاک فەرهاد کاک فەرهاد زۆر باشە بەرێ خەرکە لێرە لە کوردستانکەتە بەرێ ڕاست دەبێ ڕاستە لە هەموو حزبەکانی زۆر بەی زۆری کاک فەرهاد گوێ لێمەوە نییە باش ئێستا ئەگەر جەنابەت بۆ خۆت ڕازیت ئەو پارەیە حکوومەتی عێراق لە ڕێگەی کارتەوە ئیتر ماستەر کارتەکی کارتە نازانم لە ڕێگەی ئەو کارتەوە بە پێشمەرگەی بداوەکو مەنزومەی دیفاعی عێراق کە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق وەزارەتی پێشمەرگە بۆ خۆت پێت قبوڵە؟ پێم قبوڵە بەس نادە سووریە کاکە دەزانی کۆ ئەمن پرسیارم لە بیرمەندێک کە بیرمەندێکی عەرەب گوتی کورد لە هەموو کەسیاتر ملتەزیمە بە دەستوور بەڵێ لەگەرەوەی ما بس شتەکە نادەستوریە لەگەرەوەی ما ئەوڕات بەس ئایا تووکە ئەو ڕاتبەی ئەو بداتن ئەو پارەی و پوولە موسێ لە بەغدا دێ پاچلوەی چیە؟ پاچلوێشتی کە دێتە گۆڕێ دەریاتوو هەرێم نین لە هەرێمەکە دەریاتوو ئۆتۆنۆمیک نین لە ئۆتۆنۆمیەکەش دێتن خەیسەر خەزعەلی و هاتین حاملی دێن بەناومان دەکەون تەحەدا لە ژون و ناموس و ناحەرزنەوە وەکو مەبراسونە عەرەبەکانی سەروی مەیان کردیە خواروی ما کەواتە جەرگەکە مەسەلەکە پەیوەندی بە موسە نییە پەیوەندی بەوەی نییە لە کوردستان دزی هەیە
مەسەلەکە کێشەی سیاسی خۆ ئەوە پێکە ئەو ساکە بودجەیاندانە ئی 2019 گوتیان کورد ئەو بەشەی هەیە لە بەرامبەر ئەو نەفتەیە کورد دەفرۆشیتن پارەکەیان دەجێڕاوە گوتیان پارەی موچەخۆران پەیوەندی بە هیچ اتفاقێت سیاسی نییە و بەغدا هەولێ نییە لە غافلەتی لێمایان باداوە پارەکەی ڕەوان ناکرد کێشەکە کێشەی سیاسی زەرگەکەم بۆ پەیوەندی بۆی نە لە کوردستان دزی هەیەیاننا لە کوردستان ئەو ڕۆی دزی هەیە بەس کێشەکە کێشە سیاسیە وەکو عەرەب دەرێ لەوی زیراع دەست خۆش کاک فەرهاد کەپوت بشێنی مەسەلە ئەوەیە دەرگەکە هیچ کەنیا بەداخۆشنەوە سپاس بۆ پەیوەندێکت سەرکەوتوبی هەر لە شاری هەولێر و کاک ئەحمەد وەرەگرمەگەل لەسەر هێڵما بێ ئەم کاتتان باش هەموو کاتت باش کاک ئەحمەد زۆر سپاس ئەوڵا دیارە من گەڕوانیشترم هەیە ئەو عارەبانەی ئەو خەڵکی ئەو عارەبەی کە سەرکردەکانمان خوای بەنەوە کە دەست بە فینجانەوە بەنێن خوای بەنەوە کەریان بزانن ئەو عارەبەی کە لە کەرکووک پێی دەڵێن داگیرکرد بۆ مۆڵەکەی ئەوان بۆ بەگەشتیار ئەو عارەبەی بۆ ئەوێ بۆ خەڵکی کەرکووک و بۆ ناوەدابرانەوەکان داگیرکەرە بەڵام بۆ ئەوان گەشتیارە بە شۆزێکە بەناو لێ بەسوورەتەوە ئەبێت خەڵک ئەمانە لێک بکاتەوە ئەبێت خەڵکی هەرێمی کوردستان ئەمانە لێک بکاتەوە جارێکی تر نەوتی بەسا نافرۆشێت معاشی هەرێمی کوردستانی پێ بدرێت و ئەمانەش لێرە بە کەیفی خۆیان دەست بنە نەبیێنە قاقای خەڵکی هەرێمی کوردستان ئەبێت خەڵکی هەرێمی کوردستان بۆ ڕۆم بێتەوە ئەوە عارەبانە دوژمنی گەلی کورد نین ئەو عارەبانە دوژمنی چەند سەرکردەیەکی سیاسی کوردن کەم سەرنی ساڵا دەستیان ناوەتە بینە قاقای خەڵکی هەرێمی کوردستان و گەندەڵی دزیکردن و بەخاتاکبردن و هەرزان فرۆشکردن نەوتی هەرێمی کوردستان و ملەتەکەشی لە برسان دەبرێت بەڵێ هاوان ئەو عارەبانن کە ئێستادا لەگە سەرکردە سیاسەکانی کوردستان ڕێک ناکەون دەزانن ئەمانە باعث چەندە دەوا دەزانن 29 ساڵە سەرکردەکانی هەرێمی کوردستان چیان کردو ئەو پارە پولە هەرێمی کوردستانیان ناردووە لە وڵاتانی ئەوروپا بەجێلا و باخچە مۆڵ و باڕ و ئەوانەیان داوە ئەم سەرکردانی عرب دەزانن ئەم سەرکردانی هەرێمی کوردستان باعثن بۆ بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵ دەکەن دەستیان خۆش بێ دەستخۆشیان لێ دەکەم عرب ڕاستە دژمنی کورد بووە لە ڕابردوودا بەڵام ئێستا ئەم عەقیدەتە گۆڕاوە بەڵێ باشە زۆر باشە کاک ئەحمەد دەست و چاوت خۆش بێ سپاسە دەکەم تێبینەکەت پەیامەکەت گەیشت کاک دابان باوکی ئاسۆم بۆ وەرگرە و پەیوەندەکان ڕاگرە سپاس دەکەم باوکی ئاسۆ مامۆستاگیان سلام عەلەیکم سلام و ڕەحمەتوڵڵی و بەرەکات و باوکی ئاسۆ لە چەمچەماڵەوە بەڵێ لە خزمەتتان دەستخۆشی بەرنامەکەتان لەگەڵ مامۆستاگیان سپاس دەکەم کاڵی کارمەندانی تەلەڤیزۆنی پێیان خوای گەورە سەرکەوتان ئەجمعین ئینشاءڵڵا برای گەورەی دەستان خۆت ببرا هەم بەرنامەیە ئیشێکی زۆر چاکەشتێکی زۆر باشە هەن هیچ نەبێ هەنێ خەڵک دەتوانێت خاڵای دڵی خۆی لێو بکە و تۆزێ خەمەکانی لێو باسکە و هەرچی چۆنێک بێت هەر چەنەمانان دەسەڵاتە بێباکن لەوە تەوەرەکەی جەنابیشت من پێم وایە ئەمان خۆیان نیەتیویان نیە لەگەڵ بەغدایە ڕێبکەون گفتوگۆکان من قەناعەتم نییە بگاتە ڕێکەوتن لەبەرەوەی ئەگەر نیەتی ڕێکەوتنیان هەبوایە ئەو حیزبەی ئەو لادەڤەری هەولێر سەرۆی وەزیران خۆی ئەڕۆی کە خۆیان لەسەر وەزیران خۆی ئەچوو نەیەکردە دەستکەوتی لێرە دەستکەوتی جێگرەکەی دەبەر ئەوە هەر شتێک بێ خۆیان نیەتیان لێ بێ خۆی ئەچوو پێوەی ئەچوو ئیشەکەی ئەکرد بەڵام ئەمە دیارە نیەتیان وایە نایکەن نانێوکرێ بۆ جێگرەکە شوێنێرێ ئەگەر دەستکەوت پێ بەخوا نایداتە ئێرە ناداتە یەکێتی بڵێ تۆ بیکە خۆی ئەچوو لەبەر دڵنیا بن لەوە ئەمە یەک لە وەکاری سەرشی وەیە کە ئەمە یەکێ لە وەکارەکانی ئەوەیە نیەتەکانەوە کە نایکەن دوو ئەوەیە کە بەڕاستی ئەم دەواازە و ئەم داهاتوشتە بۆ شێوازە بە ئاسانی ئەو نەساڵە خەباتیان کردو و پارابن ئێستا بە ئاسانی دەنە کازمی برادەرەکانی کازمی شیوە هەر نابێت حەزەکەم دەسە خاڵەتر قسەکەم مامۆستاگیان جان فەرموو کاک سۆران عومەر پیاوێکی زۆر بەڕێزە دەرکەوت دەم پیاوە لە کوردستانە خەڵکێکی زۆر خۆشەوێت ڕاگەاندنەکانی ئەو حیزبیەکەمی بێڕکابەری لە کوردستانە بە هاوڵاتی و بە خۆیان و زۆر ماندوون بە کاک سۆرانەوە ئەم پیاوە بەڕاستی دیارەکە خەمی هاوڵاتی و خەڵکی فەقیر و هەژارەتی ئەگەر ئەم پیاوە قسەیەکە کاغ لە بەرژەوەندی من پێشمەرگەم لە بەرژەوەندی خەڵک فەقیر و هەژارایکە ئەمانیش دێنن کۆمەڵێک کەسی خۆیانەوانی کە پارە وەرەگری و پارێ چاچانێ داتە چاچانەیە قسە لەسەر کاک سۆران بەرەکەن کاک سۆران ئێستا با ڕاگەاندنی خۆیان با بچێتەی پرسێزانەی ئەم قەوارەیە بڕوخێ شتیوان نییە
بەڵام پێوی ئەمە ئەڵێن دەسەڵاتە و هانابێ وەرم چاکسازیکەم داخەڵ تا هەمەستێ ئێوە بیکەن بەڵام ئەمان نیەتیان نییە ئەنجا یعنی بەڕاستی کاکسۆرامەر خۆشبەختانە ئێستا و پیاوە ئەوەی نەیناسی ناسیتی هەرەوەی ئەوەی کە نەیناسی ناسیتی ئەمان زۆر باش ئەمان یعنی شتەکەیان وا لێ کردەوە کاکسۆرامەر باس ئەگەر باس خیانەتەکەی کاکەجان پیاوە خۆ خیانەت نەکردەوە قسەی کرد خیانەت ئەوەیە تۆ خۆت بە حیزبێکی یەکەم بزانێ دوو مناوبێ محافظە بەجووتێ نالەوە محافظەکە بگرێ خۆت بە حیزب یەکەم بزانێ خیانەت ئەوەیە کەرکووکت چێ هێشتووە دەقڵوتانی هەموو ڕێگەیشت ڕاستە خۆی دوازێتەوە وڵا جوتیارەکانی کورد ڕاکان شتێواتە و چیەکە و چیەکە و تعینی بەکرێ و جەنابی کاک مەسعودیش خۆی بە پێشبەری کەزانانی وێت خۆم ئامادەم لە پێناوی کەرکوو خۆم دانم بۆ نایب لە پێناوی کەرکووکە لە پێناوی دام خەڵکی فەقیر و ئەو هەژاری کە تۆ ئەیدوازیتەوە دەلفعی بە یەمێک شانەدەن ئێوەرن لە پێناوی وەناتە نەسوورە بۆ شەتی دەم خەریکەکە با فتح نەدوێ محەممەد بێچکەنە پارێزگای کەرکووکاکە تۆ ئەگەر ئەمە بۆ خەڵک بڵێ من ئەگەر ڕاست بۆن لەگەڵ خەڵکا بڵێ ئێمە لە پێناویەکەم لە پێناوی شتیان نایکەم ئەگەر خیانەت ئەوە ئێستا هەتا زاخۆ تووشای لێ ڕاستە تۆ دەسەڵاتی تووشیات نییە ناتوانانی دەوڵەتت دەکەیت لە خاچی هەرێمی کوردستانە بەڵام خۆ توانی فراکسیۆنە بێسەرۆ وەزیران بێ وەزیرت حیزبێکی بەیاننامەیەک دەرەکەم هەواڵتم چل ئەو نەپەرلەمانتارە بێ وەرە بەڕاستی ڕایگەێنە وەرە کۆمەڵی خەڵکی خۆت بێنە لە گەتەوی خۆت فریکەرە بڵێ کاتە ناڕازین بەمۆتا نەکشیدا پڕکێ لە پێشمەرگە و لەبەرەوەی خەڵکیش نە لە کاکە تووشیا بۆ دەست خۆش باوکی ئاسۆ دەست خۆش زۆر سپاس ببوورە کاتم زۆر پێدای سپاس دەکەم لەش ساغ و سەلامەت بی خوای گەورە ئەم وەزا بەلایەکە بخا ئینشاءڵڵا خۆشەویستان و بەڕێزان تەوەری ئەم جارەمان وەکو ئاماژەمان پێکرد باز لە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا ئەکەین بۆ ئەوەی فعلەن بزانین کە گفتوگۆکان بەکوێ گەیشتووە و فعلەن بزانین ئایا هەرێم و بەغدا نیازپاکیان لە ئاستیەکە هەیە و بەرامبەر یەک نیازپاکن دەتوانن بژێوی ژیانی خەڵک دابین بکەن یاخودنا من وەکو هەمیشە پێم خۆشە زانیاری زیاتر لەم بارەیەوە لە خەڵکی معنی وەربگرم لێرەشە لەگەڵ زۆر بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق هەندێک گفتوگۆکەین با ئەو زانیاری زیاترمان پێ بدا لە خودی بەرنامەکە من ڕاستەوخۆ پەیوەندی بە مامۆستا سەلیم شوشکەیەوەکەم مامۆستا سەلام عەلەیکوم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم کە پەیوەندێکت وەرگرتم من لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە پەیوەندی بە جەنابتەوە ئەکەم لە دوانگەی خەڵکەوە تەوەری ئەڵقەی ئەم جارەمان باز لەوە ئەکەین هەولێر و بەغدا جددین لە گفتوگۆکانیان یاخودنا زانیاری زیاترمان پێ بدە مامۆستا ئەم گفتوگۆیانە کاتێک کە هەرێم ئەچێ بۆ بەغدا باز لە مادەی 140 و ناوچە جێناکۆکەکان و دەواازەکان و نەوت و گوزەرانی هاوڵاتیان و دۆخی کشتتوکاڵ ئەکەن یاخود بۆ دەستکەوتنی کۆمەڵێک دەستکەوتی خۆیان دەستخستنی دەستکەوتی خۆیان ئەچن بۆ بەغدا تکایە بۆمان ڕوونکەرەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێست و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا کۆبوونەوەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی لەلایەن هەرێمی کوردستانەوە لە ئێستادا تقریبەن بە بنبەست گەیشتووە چونکە بەغدا لە دۆخێکی خراپەی داراییدایە بەڵام بە اعتیباری ئەوەی بەغدا دەوڵەتێکە و اعتیباری نێودەوڵەتی هەیە دەتوانێت قەرز وەربگرێ بۆ پێدانی موچە و بۆ ڕاهیکردنی کاروبارەکانی خۆی لە سندوقی نەقدی نێودەوڵەتی لە وڵاتە زلهێزەکان و حتا لە ناو خۆیش بەڵام هەرێمی کوردستان بە حەقەوەی کە هەرێمێکە و پێشووتر سربەخۆی ئابووری خۆی ڕاگەاند بوو و خوێندنەوەیکی وردی بۆ ئەوە نەبوو کە ڕۆژێک لە ڕۆژان سەری نەوت دابەزێ تووشی قەیران دەبێ و خەڵک پارەی بە قەرز ناداتێ لە ئێستادا بە هەموو شێوەیەک چۆتە بەغدا و لەگەڵ بەغدادا دەیەوێت ڕێکەوێ بەڵام بەغدا کۆمەڵێک شروط و مەرجی داناوە بە قەنەعەتی من هەرێمی کوردستان ئەو شەرتانە قبول ناکات ئەویش بریتیە لە مقابلی پێدانی هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان بە نەوت بە خاڵە گومرجەکان بە فڕۆکخانەکان بە داهاتی ناوخۆ هەموو ڕادستی بەغداکە لە مقابلدا کەمتر لە 500 میلیاری بۆ بنێرێت کە بەشی نیوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات ئەوە دواوەڵامی بەغدایە بۆ وەفدی هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش گەڕاونەوە لە ئێستادا بیر لەوە دەکەنەوە و پرۆژەیەکیان بە ناوی چاکسازی پێشکەش کردووە
وەڕاگەاندووە کە موچە لە خەڵکی موچەخۆری فعلی دەبڕن دەیدەن بە موچەخۆری حیزبی. ئەوەش پێی ناگوترێت چاکسازی، ئەوە زوڵمێکە لە فەرمانبەرانی ڕاستەقینە دەکرێت. وەختی خۆی یەکێتی و پارتی من لە کۆبوونەیەکی ئەنجومەنی وەزیران کە زۆربەی قیادەکانی پارتی یەکێتی لەیە بوون و سەرکردەکانی نیان لەیە بوون، من پێم ڕاگەاندن ئێوە ئەو دۆخەتان بەم ڕۆگەاندووە کە لە پێناو دامەزراندنی کادری حیزبی و ئەو کەسانی کە دەنگتان پێدەدایان دەنگتان بۆ تەزویر دەکا هەوڵتان داوە کە کۆمەڵێک خەڵک بە ناحەق بکەن بە موچەخۆر لەسەر حیسابی خەڵکێکی دیکە. مەسەن ئێستا ئەگەر یەکێتی و پارتی هەردووشان جورئەت بکەن بتوانن هەر یەکێک لەوان کە زیاتر لە 400,000 موچەخۆری نایەستاییان هەیە دوور بخەنەوە، بە تەکید ئەو کاتەی فەرمانبەرانی ڕاستەقینێ نەموچەیان کەم دەبێتەوە، نەپێویستیش دەکات بەو شێوەیە کە تەنازول بە بەغدا بکرێت. ئێمە لە کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی وەختی خۆی کە نوێنەری پارتی و یەکێتیشمان لەگەڵ بوو پێی ڕاگەاندن کە ئێوە تەنها 250,000 بەرمیل ڕۆژانە نەوتم بدەنێ، من بۆتان دەکەم بە یاسا کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەبڕێ. بەداخەوە ئەو کاتەی یەک تەنەکە بەرمیلیشان بۆ بەغدا نەنارتاوەکو ئێستا بەو شێوەیە کەوتونە سەردەست و پێی بەغدا، بەڵام بەغدا ئاوریان لێ ناداتەوە. ئەوەی جێگای سەرنجە کە محەممەد عەلاوی وەکو مڕەشەحێک وعد و بەڵێنی بە ئێمە دەکە موچەی فەرمانبەرانی هەرێم نابڕێ، بەڵام دەنجیان پێ نەدانەیە هێچ کابینەکەی سەرکەوتوو بێ. بەڵام کازمی کە هاتە سەر حکوم پێشی ئەوەی کە تەکلیف بکرێ هەرێمی کوردستانی یەکەم کیان بوو لە عێراقدا کە سەرۆکایەتی هەرێم پشتگیری لێ کردووە، دەستخۆشی لێ کردووە، هاوکاری خۆی بۆ دەربڕی. ئێستا ئەمەی عەبدولمەهدیان هەر لە چاودا مابوو کە دەژبینین لە ئێستادا وەکو پێویست نەیستیقبالی وەختەکە دەکا وەلە لە مەرجەکانی خۆشیدا دەبەزێت. بەڵێ دەست خۆش بێ مامۆستا، سپاس بۆ زانیاریەکانت، بۆ ئێمە گرنگ بووەم زانیاریانە، هیوای لەش ساگی و سەلامەتی بۆخوازی کاک مەحموودی گوڵ. سپاس مامۆستا گیان. ئەوەی کە ژۆمان لێبوو ڕای سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە لە پەرلەمانی عێراق کە باز لە گفتوگۆکانەکە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گەیشتونەتە بنبەست لە ڕێککەوتن کە ئەمەش خۆی بۆ خۆی دۆخێکی قورستر بۆ هاوڵاتیان دێنێتە ئاراوە. ئەگەر پەیوەندی هەبێ بەردەوامم لە وەرگرتنی پەیوەندەکانی ئەوەی بەڕێز کوردستان لە هەڵەبجەوە. بەڵێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بزحمة من أنا قصنا سر أول بكان كوا كيش يسا يك تلفوني كل سنة. بله. أو كسا حساكو في عينا كشت بيها شتينا كرد بيها طبعا ناجية. باشا. إن شاء الله وكو صج أطوبنو بس وكو صج نجروا. باش. دەست خۆش کوردستان خان، سپاس بۆ پەیوەندیەکەت. دیارە دڵی پڕەدادە کوردستان شتێک هەیە. کاک ئەحمەد وەرەگرم لە شاری هەولێر. کاک ئەحمەد. السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. كاك أحمد جان. والله كان محمود جان أوي هريم وبغداد كانوا جميع سياسي زناب زيرة لزاني أو داني وقت بكوجن بوخلك يعني ها بوفد روي بو بغداد انتظار كان جواب ديته أها وفد روي أها فلان كروي كات فلان ها كات فلان دي وهم وقتها زناب زور زيرة وقت بخلك كده كوجن أو بالنسبة وشتشتو بلندي برنامج كلي جاتون بزدي بنقولي بالنسبة دروي جودك ريفرندوم دروي جودك أو دروي جودة أو كركو كنازار أو مخلكي بكوش درا لسر لوتي هي كركو والله استعمل سويسرا بوم استبو سويسرا كان بيجي الموبريم أما جلدك ما نبغى ببيكيسي جلدك كان ما صار لقى بقوتين دبابة كردو بين باورناكا استعمل جلد سويسرا بس مو سردان لكم ناو بسمو بريم كاس والله جلدكاني ملك الكوب لقى بقوتين دبابي أمريكي شريان كردو بيكيسي دبابك بسي كرد درو فريمة باوراكا أو ضحيت أو رفلام دوما أو درو الجولاك أما ذكاري بونك أبوكاد مسعود أتو دبا صالح متسدي دبا بقوتين أبوي دابين بكي شو رفلام دوم هذا جيني والله زور عيب دبا وكو يترخل كوجيت كم مسعود بازانك سيشي قد قوتي من إسلام الأشياء ولا برنامج كتير قوتي من هر أفرم
نازم چیەکەم ئەگەر دەرنەچوم لە ڕستاندۆم ئەگەر سەر نەکەوت من نازم چ لە خۆم ئەەکەم شتێکی گۆ دەتام پێم عیبە لە بەرنامەکەی تو بیڵێم ئێدە بۆ بکە کاکە دەخۆت کوژەوەکوی کرێن کە ئەو مەگەندە نازدارە لە کەرکوو بە کوشتندا کە ڕستاندۆمەکە دەشزانی درێ وەنیە دەخۆت بکوژە وەکوی ترێن ئەمە شانازی تۆ دەکەین ئەوەی یەک دوێمین ئەتۆ کە دەزانی ڕستاندۆم درۆیە ئەتو ئامادەکاری نەکردو بۆ زراعەت بۆ موچە بۆ کارەبا ئەتەم ڕستاندۆمی چێکێ من کارەبام نییە ئاوم نییە موچە نییە پێکەنینم پێدە ئەتۆ ڕستاندۆم بۆ چێکێ ئەتو موچە بە بەغدا بۆ دێ خوڵمات لازم لە چێ بۆ دێ پەتاتە لە ئێران بۆ دێ ئەتۆ ڕستاندۆمی چ دەکەی ئەگەر درۆیشی گەورە نەبێت زیاتر بشم بوورەکە دەستەوازێ ناشەوەم بەکاری ناتخوا بم بوورە کاک مەخۆت کە تۆ زۆر بەڕێزی چاوت ماچەکەم کاک ئەحمەد لە خزمەتان گیانی من لە تاو دڵی ئەو میلەتێ دڵی خۆم ئەو قسانم کرد دەست خۆش گەندەی لە کەرکوو بە کوشتندا ئەگەر شکات بکرێ من وەختە کە دادگای بکرێ مەسەڵ بازانی و ئەو بنەماڵانە من یەکەم کەس دەبم لە کەرکوو شکاتی لێ دەکەم کە گەنجەکە شەڕی کرد بە بیکەتی لەگە دەبابا حتا دەبابەکە بە سەری کەوتردرم دەناتێ من یەکەم کەس دەبم شکاتی لێ دەکەم کە زیندانی کرا زۆر سپاس دەکەم سپاس گیانەکەم کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت ساغ و سەلامەت بی سەرکەوتوو بی ئینشاءڵڵا خۆشەویستان کاک ئەحمەد لە هەولێرەوە دوا پەیوەندی بوو بۆی فرای ئەو کۆمنتانە بکەوم کە بیان خوێنمەوە هەندێک جار گلەیمان لێکرێ لە کۆمنتە نووسین بەڵام نایخوێننەوە کاک ئومێد عومەر نووسیوێتی بەغدا بە جددی کارەکات بەڵام هەرێم ڕازگۆ نیە لە بەڵێنەکانی ئاواد مەحموود نووسیوێتی نەخێر جددی نییە چونکە سوودی حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتی تێدایە ئەحمەد محەممەد نەخێر هیچ جددیەتێک لە نێوانیاندا نییە بەڵکو لە یەکترازان و دزی لە نێوانیاندا هەیە نارینە جەمال نووسیوێتی مافیاکان بۆ خەمی خەڵک ناچن بۆ گیرفانی خۆیان دەچن بۆ بەغدا کاروخ عەبدوڵڵا نووسیوێتی جددی و ناجددی لە گفتوگۆدا بەدەست خۆیان نین بەڵکو ئەمریکا و ئێران یەکلای دەکاتەوە چی بکەن کامەران محەممەد نووسیوێتی کوردەکانی ئێمە دەستیان لەم داهاتە بەرنابێت بە ئێمەش دەڵێن بەشی موچە ناکات کامۆ موسعب نووسیوێتی بەغدا بە هیچ شێوەیەک لەگەڵ هەولێر ڕێک ناکەوێ لەیلا محەممەد نووسیوێتی تەنها کات بەڕێکردنە و سەرقاڵکردنی میلەتە ئۆسمان بەختەوەر نووسیوێتی هیچ شتێک لە وڵاتەدا جددی نییە تەنها دزی و تاڵانی و خراپەکاری نەبێت ئەویش بە چاوی خۆمان دەیبینین لێرەدا سابیر محەممەد نووسیوێتی نەخێر جددی نییە چونکە ڕاست ناکەن لە بڕیارەکانیان کاروخ عەبدوڵڵا نووسیوێتی ئەگەر جددی بوو نایستا حاڵی موچەخۆران وانە دەبوو و مانجی حەوت هات ئێستا موچەی مانجی دوو نەدراوە من سوپاسی ئەوەی بەڕێزەکەم بۆ نووسینی ئەو کۆمنتە جوانانە هیوادارم بەردەوام بن هیوادارم متابعەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و ئینستاگرام بکەن بۆ ئەوەی زیاتر تەوەری بەرنامەکەمان دەوڵەمەند بکەن و ئەم سەکۆ ئازادە خوای گەورە لە ئێمەش و لە ئێوەشی نەسەنێ بۆی بتوانین هەمیشە لە ڕێ ئەم سەکۆیەوە پەیامی خۆمان بگەێنین بەدەسەڵاتداران بەو خەڵکەی کە فعلەن پێویستە قسەیەک بگات ئەمڕۆ مافخوراو هەیە لە هەرێمی کوردستان موچەخۆر مافی خوراوە فەرمانبەر مافی خوراوە بەڕێزێک لە سێکتەری کوشتتوکاڵ مافی خوراوە نازانێت گەنمەکەی چۆن ساخکاتەوە حکوومەتی عێراق دەستی پێەکە هەروەها هەرێمی کوردستان بایەخ بە تەواوی سێکتەرەکان بدا بەرهەمی ناوخۆیی زیندوو بکاتەوە بتوانێت پشت بە داهاتی خۆی ببەستێ بتوانێت پشت بە ئابووری خۆی ببەستێ و احتیاج و مەمنونی بەغدا و تورکیا و ئێران و چوزانم ئەم وڵاتانە نەبێ هیوای لەرساغی و سەلامەتی بۆ هەمووی ئەوەی ئازیزە خوازم خوای گەورە لە دەرد و بەڵاو مصیبەت هەموو لایەکمان بەدوورکە لە دوای خێر بێ بەشمان مەکەن تا ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.